دەستی کەم دەستیاندایە مانگرتن. خاوەنکار و پاسەوانەکانی کارگەکە بۆ سەرکوتکردن و پێشگرتن لە سەرانسەری بوونەوە لەناو بەشەکانی تر ئەو ژنە مانگرتوانەیان لە شوێنی کارەکەی خۆیان دەستبەسەر دەکەن. بۆ هۆکاری نەزانرا و ئاگر لە کارگەکە دەرکەوێتەوە و تەنها ژمارەیەکی کەم دەربازیان دەبێت. 129 کرێکاری ژن لە ئاگرەکەدا گیانیان لەدەست دەدەن. لە ئەوروپا دووهەمین کۆنفرانسی سۆسیالیستی نێونەتەوەی ژنان کە بە بەشداری 100 ژن لە 17 وڵاتی جیهانەوە هاتبوون بە پێشنیازی کلارا زێتگێ ژنە سۆسیالیستی ئەڵمانی لە 27 ئاگۆستی 1910 لە کۆپنهاگ ڕۆژی 8 مارس دەستنیشان کراوە وەک ڕۆژی ژن بۆ بەرگری لە مافەکانیان بە گشتی لە بەرامبەر هەڵاوەربوونی جنسی. ئێستا 8 مارس بە زۆربەی زۆری وڵاتانی دنیا هەموو ساڵی شکۆدار بەڕێوە دەچێت بۆ وەک ڕۆژی ناڕەزایەتی گشتی بە بریندەستی و توندوتیژی بەرامبەر بە ژنان وەرەی هەموو تێکۆشەرانەی کە لە پێناو ئازادی و یەکسانی و پڕتەوەری ئینسان لە گیانی ئازیزیان بەخشێت بە دەقیقە لەدایە ڕادێت. ئێستاش داوا دەکەین لە هەوڵەبەزان هەندێکی ئەنجامی کمیتەی ناوبەندی کۆمەڵە بێت بۆ پێشکەشکردنی تاریخ ئەم هەوڵەبەزان. ئامادەبوونی هەبلێت ئسلاحی دەرکان پێشکەش لەلایەن کمیتەی ناوبەندی کۆمەڵەوە ڕۆبەردە و هاتن دەکەن. زۆر سپاس بۆ بەشداریتان لە ڕێوەرسمی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە کمیتەی ناوبەندی کۆمەڵە. ڕۆژی جیهانی ژن لە ئێوە و لە هەموو ژنان و پیاوانی یەکسانی خواز لە سەرتاسەری جیهان پیرۆز بێت. هەزاران درود و سڵاو بۆ گیانی پاکی ئەو تێکۆشەرانە کە لە پێناو ئازادی و یەکسانی و بەختەوەری ئینساندا گیانی عزیزیان پاک کرد. درود و سڵاو دەنێرین بۆ عزیزانەی کە لە ناوەوەی ئێران، بۆ
وێرانە بەرەنگاری یەکێک لە دەزێوترین دەسەڵاتدارانی دەستبەجێن لە جیهان دەبنەوە و بەرگری لە ماڵ و ئازادی خۆیان دەکەن. هەر لێرەدا باریاتی بکەین لەو ژنانە کە بەتایبەت لە یەک ساڵی ڕابردوودا کەوتنە بەر ڕقی نەفرەتێکراوی نامۆسپەرستی و لە ماڵی ژیان بێبەشکران. ئەمساڵ لە بادوخێکدا ڕێوەسمی 8 مارس ڕۆژی جیهانی ژن بەڕێوە دەبنکا. شەڕێکی ماڵوێرانکار لەگەڵ هێرشی قورسی هێرشێکی هێزەکانی ئەرتشی ڕووسیا بۆ سەر وڵاتی ئوکراین دەستی پێکردووە. شەڕێکە هەتا ئێستا خەساراتی فراوانی مرۆیی و مادی لێکۆتوتەوە. ئەم شەڕە دژە خەڵکیە درێژەی سیاسەتی ئەمپریالیستی لە پێناو دابینکردنی بەرژەوەند و قازانجی سیاسەتمەدارانی گەورە و دژە خەڵک کۆمپانیا گەورە ئابووری نظامیەکان لە ئاستی ناوچەکە و جیهاندایە. مەترسی پەرەسەندنی گشت خەڵکی ئاشتیخوازی جیهان بە تایبەتکاری ئەوروپای نیگەرانی کردووە. ئەوروپا کە شەڕی ئەمپریالیستی یەکەم و دووەمی جیهانی بە دەیان ملیۆن کوژرا و بریندار و ملیۆنها دۆلار زانستی ماڵی وێرانی ژێرخەت ئابووریەکانی تێپەڕاندووە. لە ئێستادا لەناو ترسی کارەساتی شەڕێکی گشتی بەڵام تووڕە لە هۆکار و بڕیاردەرانی چاوەڕوانی دواهاتەکانەتی. بەڕێزان، سەرەڕای شەڕ و نائەمنی ئەمڕۆ سیستمی سەرمایەداری ئەو دنیای پڕ لە سروەت و سامانە کردووە بە جەهەنەمێک بۆ زۆربەی دانیشتوانەکانی. بە سەدان ملیۆن کەس لەژێر هێڵی هەژاریدا دەژین و تەنانەت محتاجی نان و وشک و ئاوی پاکن. کرێکاران خۆڵکێنەری ئەو هەموو شتە ئەرزشمەندەی جیهانە لە بەرهەمەکانی خۆیان بێگانن. داروبردووی قێرانەکانی ئابووری بەر لە هەر کەسێک بەسەر هەژاران و بێبەشانی کۆمەڵگادا دەڕوخێت. بەرەوپێچوونی تەکنۆلۆژیان وی ئەمنیەتی شغلی کرێکارانی شاخۆیش خستووەتە مەترسیەوە. نەبوونی ئەمنیەتی گیانی کە سەرەتایی ترین مافی مرۆڤە لە ئینسانەکان زۆت کراوە و شەڕ و ترس لە قەیران خەوی لە چاوی خەڵک زەڕاندووە. نظامێکە جگە لە بەدەستهێنانی داهات بیر لە هیچ شتێکی دیکە ناکاتەوە، بێبەزەیانە ژینگە لە ناو دەبات و تەنانەت ئینسانەکان لە هەڵنشینی هەواڵی نظامی سەرمایەداری هۆکاری سەرەکی مێژانەیەکە بەسەر ئینساندا دێت. ئازیزان، ئەگەر توان بە دەوروبەرمان بتوانین ژنان لە هەموو شوێنێکی ئەم دنیایەدا لە ڕیزی یەکەمین قوربانیانی ئەو نظامە دژە مرۆڤیەدان. ڕێژەی لە ڕادەبوردنی ژنانی بێکار و پەرەسەندنی هەژاری و فەقر لە نێو ژناندا بەرهەمی ئەو نظامە گەندەڵەیە. زۆربەی مێنەتەکانی وەکو کێشە کۆمەڵایەتیەکان، لەشفرۆشی، گیرۆدەبوون بە مادە هۆشبەرەکان، توندوتیژی لە نێو بنەماڵەدا، پیاو سالاری و دەیان مێنەتی دیکە سەرەتا بەسەر ژناندا دەڕوخێت. بەڵام لە ئێرانیژێ دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بۆیە ئەم گشتە مێنەتە بەس نین. دەوڵەت و یاساکانیشی بەدانانی سەدان یاسا و ڕێسای کۆنەپەرستانە کێشە و گرفت بۆ ژنانی کۆمەڵگا دوو هێندە دەکاتەوە. کۆماری ئیسلامی بێڕێزی و بێمافی ژنانی یاسایی کردوێتەوە. لە تواوی یاساکانی ئەو ڕژیمە ژنانێک نیوەی پیاوان هەژمار دەکرێن. هاوسەرگیری منداڵان یاسایی و دەشفرۆشی لەژێر ناوی سیغا پەرەپێدەدرێت. حەقی تەلاق لە ژنان زۆر دەکرێت و لە کاتی جیابوونەوەش لە مافی سەرپەرشتیکردنی منداڵەکانیان بێبەش دەکرێت و تەنانەت ژنان بێ ئیزنی مێردەکانیان یا پیاوەکان ناتوانن سەفەر بکەن. بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئەوەیەکە بە بەرینایی و وەحشیگەری و سەرکردەری کۆماری ئیسلامی لە دژی ژنان، خۆڕاگری و خەباتی ژنان لە ئاستی کۆمەڵگا، شوێنی کار و بنەماڵە یەکێک لە لاپەڕە دەرەوشاوەکانی خەباتی شۆڕشکێرانەی چواردەیەی ڕابردووی ژنانی ئێران بووە. کەمنین ئەو ژنانەی کە لە ناو سیاچاڵەکانی ڕژیمی ئیسلامیان خەباتیان کرد تەسلیم نەبوون و گیانی ئازیزیان لە پێناو ئارمانە بەرزەکانیاندا پێدا کرد.
کەمنین ئەو ژنە خەباتکارانەی کە لە خەبات و نەبەردی چەکداری و سەربەرزانی کوردستان لە بەرامبەر هێرشی لەشکرەکانی حکوومەتی ئیسلامیدا قارمانانە شەڕیان کرد، گیانیان بەخ کرد و بوون بە ڕەمزی هەزاران ژن و کچی شۆڕشێر و ناویان نەسپا دەمێنێتەوە. کەمنین ژنان و کچانی یاخی لە ستەم و دیکتاتوری کە چارشێ و حجابی ئیجباری ئیسلامی واتە سەمبولی وەحشیگەری و بەربەریەتی پیا و سالاری دینیان لە مەیدان و چوارڕاکان بەدار و دیوارەوە هەڵواسی و هاواری بەرابەری و ئینسانیەتیان بەرز کردەوە. کەمنین ژنان و کچانێکە لە ناڕزایەتی و خەباتی ماخوازانەی مانگی بەفرانباری 96 و خەزەڵوەری 98 و ناڕزایەتی کرێکاران، خوێندکاران و بزوتنەوە یەکگرتو و سەرتاسەری مامۆستایان، خانەنشینکراوان و زەرمەندان هاتنە سەر شەقامەکان و خواستی ئازادی و بەرابەریان وتەوە و سینگیان لە بەرامبەر سەرکوتگەرانی بێبەزەییدا کرد بە قەڵخان و لەرزەیان خستە جەستەی پرتوکاوی دەسەڵاتی ئیسلامی لە ئێران. عزیزان، لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژن ڕسمیەتی یاسایی نییە. دژایەتی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەو ڕۆژە لە دژایەتی ئەم دەسەڵاتە لەگەڵ ژنان و هەموو جۆرە بزوتنەوەیەکی یەکسانی خوار لەوانە بزوتنەوەی چینی کرێکارەوە سەرچاوە دەگرێت. 8 مارسی ئەمساڵ دەتوانێت ڕۆژی گەڵاڵکردنی خواست و داخوازی ژنان، ڕۆژی بەرزکردنەوەی دەنگی بەرابەری خوازی ژن و پیا و ڕۆژی ناڕزایەتی دژ بە توندوتیژی و کوشتنی ژنان لە کۆمەلگای پڕجم و جوور و ڕوو لە ئاڵوگۆڕی ئێراندا بێت. داخوازی و خواستی ژنان، خواست و داخوازی چینی کرێکار و بەشی وشیار پێشکەوتووە یەکسانی خوازی کۆمەلگایە. لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن شەقام و مەیدانی شارەکانی جیهان ڕەنگوبوونێکی دیکە و بەخۆی دەگرێت. بۆنی گەنیوی پیا و سالاری و دژە ژن بوون لە هەموو کاتێک کەمتر دەبێتەوە. لەو ڕۆژەدا ئەرتشی ژنان و پیاوانی کرێکار، مرۆڤی ئازادیخواز و بەرابەری تەڵەب، کۆمونیست و سۆسیالیستەکان بە بەشداری و حرەکەت لە ڕێزی یەکگرتوودا دەنگی ناڕزایەتی خۆیان دژ بە نیزامی هەڵاواردنی سەرمایەداری هەڵدەبن و جیهانێکی بەدوور لەستەم و سەرکۆت جیهانی سوسیالیزم کە تێدا ڕزگاری ژن بە تەواوی وەدیدێ مزگەنی دەدەن. دژایەتی لەگەڵ شەڕی کۆنەپەرستانەی ئێستا لە ئوکراین و خواستی ئاشتی و مەحکومکردنی دەسەڵاتی ئەمپریالیستەکانی پارێزەری ئەم شەڕە پێویستە لەسەرەوەی خواست و ناڕزایەتیەکانی ئەم ڕۆژەدا بێت. عزیزان، من قسە و باسەکانم بە شاعرێکی کورد کۆتایی بێنم. من دڵۆپم، کانیم، ڕووبارم، ژیانم، پیانم، ئەرێ من ژنم. ئەمڕۆ دڵۆپێکی پڕتاوم، ڕووبارێکی خۆشاوم، چی لەم ڕووکوت و زەنجیرە لەژێر پێمدا دەیخاڕم. ئەمڕۆ هاتووم شەقامەکان ڕابناڵم، ئەمڕۆ هاتووم 8 مارشی ئەمساڵم بەرز بووتم، بە زەرمەی شوشەی ماڵی کام قورئان قایم و بەرزە بیچڕژێنم. ئەمڕۆ هاتووم دەستکەوتەکانم جەشن بگرم، سرودی نان و ژیان بڵێمەوە و دیسانەوەش بەرەنگاری هەڵاواردن چۆساندەوە و دابوونەریتەکان ببمەوە. جارێکی تر ڕۆژی جیهانی 8 مارس ئەم ڕۆژە شتۆدارە بە هەموو ژنانی جیهان بە تایبەتەوەی بەشداربووانی ئازیز پیرۆزباییەکەم هەرسات و شاد و سەرکەوتوو. ئێستاش ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەتان بۆ دەخوێنەوە. ئێستاش ڕاگەیاندنی کۆمیتەی ژنانی کۆمەڵەتان بۆ دەخوێنەوە. ڕاگەیاندنی کۆمیتەی ژنانی کۆمەڵە بە بۆنی 8 مارس ڕۆژی جیهانی ژن. بەرەو 110مین ساڵوەگەری 8 مارس ڕۆژی جیهانی ژن هەڵدەنگی خەباتی ژنان دەڕۆین. لە کاتێکدا بەرەو پێری ئەو ڕۆژە مێژوویە دەڕۆین کە سیستمی سەرمایەداری ئەو دنیا پڕە سەربەختی سامانەی کردووە بە جەهەنەمێک بۆ زۆربەی دانیشتوانەکەی.
بە سەدان ملیۆن کەس لەو جیهانە لەژێر هێڵی هەژاریدا دەژین و پێویستیان بە نان و ئاو هەیە. کرێکاران خولکەنەری تەواوی داهاتە بە نرخەکان لەگەڵ بەرهەمی کار و تێکۆشانی خۆیان لێگان نەکراوە. ئاواری قەیرانەکانی ئابووری بەر لە هەر کەسێک بەسەر هەژاران و فێربەشانی کۆمەلگادا دەوڵێت. بەرەوپێشچوونی تەکنۆلۆژی نەتەنیا ساعاتی کاری کەم نەکردوتەوە، بەڵکو بۆتە هۆی بێکاری میلیۆنان کەس و هەبوونی ئەرتەشێکی میلیۆنی لە کرێکارانی بێکار و ئەمنیەتی پیشەی کرێکارانی شاوەڕیشی خستووەتە ژێر مەترسیەوە. لەبوونی ئەمنیەتی گیانی کە سەرەتاییترین مافی مرۆڤە بە ئینسانەکان زەوت کراوە و شەڕ و ترس لە هەڵگرسانی قیران خەونی لە چاری خەڵک ستاندووە. نزامێک کاتژگە لە بەدەستهێنانی داهات بە هیچ شتێکی دیکە بیر ناکاتەوە و بێبەزەیانە ژینگە لەناو دەبات و تەنانەت ئینسانەکان بە هەڵمژینی هەوایەکی پاک پێبەش دەکات. نظامی سەرمایەداری و هۆکاری سەرەکی تەواوی ئەو مێنەتانەیە کە بەسەر ئینساندا دێت. بەڵام ئەگەر جوان بە دەوروبەرمانەوە بڕوانین دەبینین کە ژنان لە هەموو شوێنێکی ئەو دنیایەدا لە ڕیزی یەکەمی قوربانیانی ئەو نیزامە ژەمرۆیەدا. ڕێژەی لە ڕادەبەدەری ژنانی بێکار و پەرەسەندنی هەژاری فەقر لە نێو ژناندا بەرهەمی ئەو نیزامە گەنگەڵەیە. لە زۆربەی مێنەتەکانی وەکو کێشە کۆمەڵایەتیەکان، لەشکرۆشی، گیرۆدەبوون بە مادە هۆشبەرەکان، توند و تیژی لە نێو بنەماڵەکاندا، پیاوسالاری و دەیان مێنەتی دیکە سەرەتا بەسەر ژناندا خراپ دەبێت. بەڵام لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ئەو هەموو مێنەتە بەس نین، دەوڵەتیش بە دانانی سەدانی یاسا و ڕێسای کۆنەپەرستانە کێشە و گرفتی بۆ ژنانی کۆمەڵگا دوو هێندە کردوتەوە. کۆماری ئیسلامی بێڕێزی و بێمافی ژنانی یاسایی کردووە و لە تەواوی یاساکانی ئەو ژنان نیوەی پیاوان ژنان دەکرێت. هەڵسەرگیری منداڵان یاسایی کاتی تەواو لە ژنان زەوت دەکرێت و لە کاتی دیاربوونەوەش لە مافی سەرپەرشتنی منداڵەکان پێوەش دەکرێت. ژنان بەبێ ئیزنی پیاوان بۆیان نییە سەفەر بکەن لە بەرامبەر ئەو هەموو گەماکە و زۆرە هیچ ڕێگەیەک نەماوە جگە لە دەرگری و خەباتی پێوتان. بەو واتایە کە ژنانی ئێران لە ماوەی 60 ساڵی ڕابردوودا بە سەربەرزی و بیرچیانەتە بەر لە زۆربەی بوارەکاندا وەژنی کۆماری ئیسلامیان ناچارە پاشەکشە کردووە. لە سەرەتای بەدەسەڵاتی هێشتن ڕژێمی کۆماری ئیسلامی ژنان خەباتێکی بەرین و سەنگەر بە سەنگەر یانگشی ئەو ڕژیمە و یاسا کۆنەپەرستانی دەست کرد. لە زیندانەکان ڕژیمدا دەستی ئازادی خواردنیان کرد، یاسا کۆنەپەرستانەکانی ڕژیمیان بردە ژێر پرسیارەوە و بە چالشیان کێشا. لە ڕێزی پێشەوەی ئەو تێکۆشانەدا کرێکاران، خوێندکاران، خانەنشینکراوان و چین و توێژەکانی دیکەی کۆمەڵگا شان بەشانی پیاوان بەشداربوون و دوێری بەخۆوەبوون و وشیاری خۆیان پیشاندا. ئاستەنگیەکانیان تێپەڕاند و لە بوارەکانی زانست و فەندا گەیشتن مزگەی سەرکەوتن. دەرگای ناوەندە وەرزشەکانیان بەڕووی خۆیاندا کردەوە. بێداوی زۆرم لێیان وەنانە. زیندان و ئەشکەنجە و ئازار دران، بەڵام سەریان لە بەردەم زاڵمدا دانەنوان. ژنان بەرە پێشگرتنی خۆڕاگری بە هەمووانیان نیشاندا کە هیچ گۆڕانکاریەکی ڕادیکاڵ بەبێ بەشداری ئەوان ڕوو نادات. بێگومان ئەو ڕێگەیە کە لە ڕووی ئاگاداری ڕۆبژێردراوە و ژنان خۆیان بۆی ڕێخستووە تا ڕزگاری تەواو لە هەر جۆرە بەندەستێکی پیاوسالاری، دەسەڵاتی دژەژن، وەلانانی تەواوی یاسا کۆنەپەرستانەکان درێژە دەدرێت. ئەو ئەزموونانەی کە لە ڕابردووەوە تا بە ئەمڕۆ لەبەردەستمانە دەبێتە سەرمایەیەک بۆ بەرەوپێشچوون. خەباتی ژنان لەگەڵ بنەڕەوانی کۆڵەکانی نێو کۆمەڵگادا پەیوەند دەخوات و لەرزی توانە لێک وەردەگرێت تا بتوانن تەواوی پیسی و نەجاسەتی نظامی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی لە داهێنی کۆمەڵگادا پاککەنەوە. ژنانی دڵخۆشە، ژنانی چەوساوە و ژنانی کرێکار ئەبێت ئەو داهاتووە لە بەرچاوی خۆیان ببینن و بۆ پێشتر بۆ ئامادە بەتەواو پێش توانایانەوە تێبخۆشن. لەگەڵ هاتنەوە ڕۆژی جیهانی ژن ئەو ڕۆژە شۆدارە بە تەواوی ژنان و پیاوانی ئازاد و یەکسانی خواست پیرۆزبایی کرد. لەم ڕۆژەدا ژنان بەشانی تەواوی ئەو ئینسانانەی هەڵبژارە بتوانن لەو مارسە جیهانیە بەشداری لە پێکوتنی ئازادی خوازی خۆمان بەدەست بهێنن. پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژنان، کومیتەی ژنانی کۆمەڵە 8 مارس 2020.
ڕۆژی جیهانی ژندا جارێکی دیکە پەیمانی خۆمان بۆ خەباتی لێبڕەوانە تاسڕێنەوەی هەموو ئاسەواری ستەم و هەڵاوەردن نایەکسانی لە ژیانی ئینساندا نوێ بکەینەوە. با دەست لەناو دەست یەک ئەرکەکانی خۆمان وەکو بەشێک لە بزوتنەوەیەکی جیهانی دژمە نایەکسانی بناسین و بەڕێوەیان بێن. بەڕێزان، بەو جۆرە گەیشتینە کۆتاییە ڕۆژمەکەمان. جارێکی تر پیرۆز بێت کەشتی مارس ڕۆژی جیهانی ژن لە ئێوە و لە هەموو ژنان و پیاوانی یەکسانی خواز بە سەرتاسەری جیهان. سپاس بۆ بەشداریتان. جوانه میزنم به روی تخت برتنم فقط به حکم بودنم که من زدم چو هم صدا شویم و ما به پای هم رویم و دست به دست من دهیم و از ستم رها شویم جهان دیگری بسازیم از برابری به همدلی و خواهری جهان شاد و بهتری حسن و سارمان روی چوب دارمان گریه های قارمان ننگ و آرمان جهان دیگری بسازیم از برابری به همدلی و خواهری جهان شاد و بهتری